ئەمە وەکو زانکۆی کۆیە پاڵپشتی لە پرۆسەی ڕاگەیاندنی ڕێزبەندی نیشتمانی زانکۆکانی کوردستان دەکەین و خۆشحاڵیشین و خۆشمان شانازی دەکەین بە ئەوەی کە بەجهودی هەموو مامۆستایانمان بەجهودی هەموو کارمەندان بەجهودی هەموو ئەو کەسانەی کە پەیوەستن بەناو پرۆسەی ڕانکینگ سەن خەڵک هێوا تێدەگا بەس توێژینەوەی زانستی وەرگیرایە نەخێر توێژینەوەی زانستی وەرگیرایە لایەنی کارجێڕی وەرگیرایە لایەنی ئیداری وەرگیرایە ژمارە مامۆستا وەرگیرایە و ڕازیبوونی خوێندکارانیش لە ئیش و کارەکانی ناوزانکۆ وەرگیرایە بابەتی تەندروستی و سەلامەتی و بەشەناوخۆیەکانمان و ئیدارەدانی خوێندکارانیش وەرگیرایە بۆیە ئەمە وەکو زانکۆی کۆیە هەم پیرۆزبایی لە خۆمان و هەم پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایانی زانکۆی کۆیە و سنووری چاڵاکێت باشەکانی زانکۆی کۆیە دەکەین ڕاستە زانکۆی کۆیە ئەمە خوێندکارمان هەیە لە ئاکرێ خوێندکارمان هەیە لە کەلارە بەڵام ئێمە زانکۆکەمان لە سنووری قەزای کۆیە بۆیە ئێمە پیرۆزبایی لە خەڵکی دەوروبەری زانکۆشەکەین لە هەموو خەڵکێک دەکەین کە پێخۆشحاڵ بۆ بۆی زانکۆی کۆی لەو ئاستە ببینێتەوە ئێمە لەم ڕاگەیاندنەی کە کراوە ئەم ساڵیش ڕاگەیاندنەکە و ڕێزبەندیەکە بە شێوەی گروپ ڕاگەیاندرایە و ئێمە هیچ زانکۆیەک نەتایبەتەکان نەحکومیەکان لە بەدەستهێنانی خاڵ و کۆکردنەوەی سەرجەم خاڵەکان نەگەیشتینە ئەو ئاستەی کە لیڤڵێک کە بۆ گروپی ئەیدانراوە